بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، لە زنجیرە باسی خێرا هاتینە سەر ناونیشان و باسی بابەتێکی گرنگ کە بەداخەوە زۆرمان پێوەی مبتەلایە و زۆر کەس پێوەی ژوورۆدەیە، بەڵام وەکو نەخۆشی نەفسی وایە، خۆی هەست بە خۆی ناکە، چکە نەخۆشی دەرونی لەگەڵ نەخۆشەکانی ترا بۆ جیاکرێتەوە کە خۆی هەست بە خۆی ناکا کە نەخۆشە. دەوروبەرەکەی پێی ئەڵێن ئەمیش ئیعتراف ناکا، ئەویش نەخۆشی پەرستشە. پەرستش بۆ پەروەردگار نا، بۆ دین نا، بۆ ئیمان و بۆ بەرنامەی خۆی نا، بەڵکو پەرستش بۆ پارە و بۆ پول. کابرا بێ بە عەبدی پارەکەی، عەبدی دینارەکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە جوانی لە حەدیسەکەی ڕوونێکاتەوە، فەرمێت تعیس عەبد الدینار، تعیس عەبد الدرهم، تعیس عەبد الخەمیسە، تعیس عەبد القەتیفە، تعیس وانتەکەس. فەرمێ ماڵوێران ڕەنج بە خەسارە ئەو کەسەی کە ئەبێ بە عەبدی پارەکەی. کورد ڕێک تەرجومەی حرفی کردووە، ناوی ناوە پارەپەرست، بەخوا پیاوێکی پارەپەرستە. یعنی چی؟ یعنی ئەم کەسە هەموو ژیانی بۆ بە پارە، نە کەسە ناسێت، نە فەقیرە ناسێت، نە ئاگای لە خۆیەتی، نە ئاگای لە ماڵ و مناڵێتی، شەو ڕۆژ بە دوای دنیا و ڕاک و وەرە و بینە و کوی کەرە و زڕبی کە و تەقسیمی کە ئەمە هەموو ژیانی کەسەیە. بەداخەوە زۆر کەسمان واین ئەگەر ئیعترافکەی. خۆشەویستان، وا نەزان پەرستش هەرەوەیە کە تۆ پارەدا بنیت و بڵێ ئەڵڵاه المال ئەکبەر، تەواو من دوور کات نوێژ بۆ ئەم دۆلار و دیناراکەم. ئەوە پەرستش نییە. کە ئیبراهیم بە قەومەکەی ئەڵێ ما هذه تەماثیل التي أنتم لها عاکفون. ئەم بتوش شتانە چییە بە دیار خۆتانە بداتان ناوە؟ ئیحتیکافتان بۆ کرد و ئاوا بە دیارەوە دەسەونە سەر وەستاون. دەسەونە زەربوون، مەشغۆڵ بوون بە هەر کارێک لە سنووری خۆی زیاتر پێی ئەوتێ پەرستش، هەر ناوێکی لێ ئەنیت. خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەم عەبدە ئەبێ بە عەبدی ئەم پارەی، ئەبێ بە عەبدی ئەم دینارەی. بۆ چکە ئەمەش خۆشەویستەی تر لەگەڵ حەزی ئینسان نایەتەوە. ئینسان ئەگەر حەزی لە شتێ بێت ئیسفادەشی لێ بکا. بۆ چکە ئینسان قەناعەتی وایە بە پارە ئەتوانێ هەموو شتێ بکا، هەموو شتێ بکڕێ، هەموو شتێ بەدەست بێنێ، بۆیە حەزی لێیەتی. خی گەورە فەرمێ وتحبون المال حبا جما، حەستان لە پارەیە حبا کەثیرا، زۆر زۆرتان حەز لێیەتی، وەکو هیچ حەزێکی تر نییە. ئینسانە بێت منافەسی نەفسی خۆی کە هەتاوەکو بتوانێت پەرستش و عیبادەت کا و شەو نوێژ کات و بە ڕۆژوو بێ، بەڵام پارە پیاکردن هیچی ناوێ، خۆی بەکێشتەکە، خۆی ڕاتەکێشێ، حەزێ لێیەتی. ئەمە پوڵە. پوڵ هەر لە زمانی ئێرانیشا پوڵە، لە زمانی ئینگلیشیشا پوڵە، یعنی ڕایکێشە، یعنی ڕاتەکێشێ بە مانای کەلیمە، پوش نییە، بە دوای خۆتا ئەو با. بۆیە ئەم پارەیە ئەگەر ئاگات لە خۆت نەبێ، ئەو معنایە کە خی گەورە فەرمێ وتحبون المال حبا، چی؟ هەر حبێک نا، حبێکی جەمە. خی گەورە ئەم حب بە جەمەی سوبحان الله بۆ ماڵ و مناڵ و خێزان و وڵات بەکار نەهێناوە، بەس بۆ پارە بەکاری هێناوە. کەواتە ئەمە لە فیترەتی ئینسانە هەیە کە حەزی لەم شتە بێ، کە ئەوەی الذي جمع مالا وعدده، حەزی لێیەتی. حەزەکەی لە چیایە؟ جەمع مال، یعنی جەمع مال یعنی کۆیەکاتەوە. هەر ئەمڕۆ نە بەیانیش با ڕۆژ بێتەوە اینجا شەوش خەوی لە ناکەوێ، اینجا هەر کۆیەکاتەوە جەمع مالا وعدده. تەنانەت شەوش خەوی پێوا بینێ، لە خەیاڵیا ئەمە شەوش خەوە پارەوە بینێ و پارەکە تون ئەگرێ لە چنیا بۆی کەیتر کە خەبەری بۆ پارەکە لە چنیا بمێنێ. ئەڵێ بە شوێن تەقوادا، ئەمە هێشتا شەو و خەریکی شەو نوێژە و لەوە چیە بەدەست نوێژەوە خەوتە بێ، ئەمە ئیماندارەکەیە. ئەڵێ بە شوێن تەقوادا کەوتمە تەقودە و ئەترسم دوایی لێم ببێ بە خەو. زۆر کەس لە خەودا پارە ئەبینێ ئەی خاتە دەستی و تون ئەی قوچێنێ. زۆر کەس لە خەودا پارە ئەبینێ ئەی خاتە دەستی و تون ئەی قوچێنێ، کە هەستا لە خەو دەستی کردەوە هیچی تیانە بوو تاسەی بردەوە. بەڵێ زۆر کەس هەیە شەوەکەشی بۆ پارە. کەواتە ئەمە خۆشەویستم بتەوێ نەتەوێت، ئەمە حوبی مالەکەیە، ئەمە حوبە جەمەکەیە کە ئینسان والەیەکە
ئەم پارەیە بەردەوام جەمع مالن اینجا خۆی کاتەوە اینجای بژێرێ اینجا حسابێکە جام حاسیبەکەی بانگەکە اینجا شەو لە مۆبایڵەکەیە جەسەی ڕەسیدەکەیەکە وعد دەدە بەردەوام خەریکی بژاردنێتی مانگای لەو پێشتابی کردووە بۆ ئەوە حسابی ناکا کە زەکاتەکەی لە زەستێ بکە بۆ ئەوە حسێبێکا بۆی کە بزانێ پارێکی بۆ بچن ئەی شوێنێکی تر ئەوەی ترێچێتە سەر ئەم حەزەیە بەڕاستی کە بەردەوام ئینسان لە خەیاڵیەتی و بەردەوام ئینسان بینی لێکاتەوە کەواتە ئەو پارەی کە هەو بوو لە جیاتی ئەوەی کە بێ بە عەبدێکی موتیع لەبەردەستە بڵێ بڕۆ مزگەوتم بۆ بکە بڕۆ خێرم بۆ بکە بڕۆ چاکەیەم بۆ بکە بڕۆ فەقیرم بۆ تێرکە بچۆ ماڵێکم بە ئەو بێوەژن و هەتیوانە بۆ دروستکە نە ئەو ئەمرە بەسەراکە ئەلێ ها جوان حیمایەتیم بکەیت جوان بم پارێزی ئاگال لێم خە بەس مسوولە بە حیمایەکەیەڵێ ئاگال لێم بێ نەفەوتێم ها خۆ بفۆتێنە من لە شوێنێکی باشە هەڵم گریت حرەسم بەلە بە دەرگاکە ئەوەش نییە تێر بیت مشکلە ئەمەیە چاوی ئینسان بەداخەوە خۆشەویستەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لو كان لابن آدم واديان من مال لابتغى ثالثة ولا يملأ جوف ابن آدم إلا التراب ويتوب الله على من تاب ئەفەرمێت ئەگەر ئینسان دوو دۆڵ لە پارەی هەبێ دوو دۆڵ لە پارە بەچێ بڕێتەوادی بۆ حسێب بکەن وەڵڵی هەر وردەی تێگە وردە حتا ماوە کوڕا و کوڕە لێ بخوا نابڕێتەوە زان دۆڵ یعنی چی فەرمێ ئەگەر دوو دۆڵی هەبێت داوای سێیەمەکە کەواتە چاوی لی تێر نابێ ئەم عەبدە ناوەنی چی ئەم عەبدە ناوەنی کە فعلەن عەبدی پارەیە پێشینەکان خەڵکێکی زۆرمان بینی هەموو ژیانی چۆن قەیسەریە بکاتەوە چۆن ماڵێ بکە چۆن خانوویەکی هەبێ چۆن مڵکێکی کەوری هەبێ چۆن مەڕووماڵاتی هەبێ چۆن ژیانی دەوڵەمەند بێ چۆن لە ناو لادێکی خۆیانە ڕقەمێک بێ چۆن لە شارە ملیۆنێر و پیاوی گەورە بێ خەڵک پەنجەی بۆ درێژکا و ساحێب قڕان بێ و خەڵکیش لە قڕانا بێ ئەم گوێی لێ نەبێ دانە بەدانە ئەم خەڵکە لە بەر چاوانە ڕۆن ئەگەر باسی حەدیثێکتان بۆ بکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ یەکێ لە نیشانەکانی قیامەت لا تقوم الساعة حتى يحسر الفرات عن جبل من ذهب قیامەت هەڵناسێ حتا وەکو فرات ڕووباری فرات ئەکشێتەوە یەک شێو ئاڵتوونی تیا دەرەکەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان دەڵێ ئەو چێوە فتنەیە نزیکی نەکەون بەلایە نەچن بەڵام ئینسان خۆی پێناچیرێ ئەڵێ یەک شێو پیاوێکێتەوە ئەم شتێکم لێناوەتەوە ئەوە لە هەموو تورێکێکم لێ پڕ کردووە بە قورئان تۆشکێچەکەوی دەکەوڵە حەدیثەکەی پێغەمبەری خوا شوبی دەچێتەوەڵی بەرەمان بە پایمە بچین شێبینەوە خۆ پێغەمبەری خوا نەیفەرمووە ئادێ پێغەمبەری خوا فەرمێ حرامە نەیفەرمووە حرامە حرە فەرمێ حرە فەرمێ هەر سەد کەسێ بچن نەونویانە کوژرێ یەکیانێتەوە ئیجا بەڵکۆ کەسە من بم چیە لێم من نیم ها خۆی وادانێ خۆشویستی مێمە لەوانەیەم حەدیثەکە ێساوای خوێنینەوە بڵین ئەو کەسە زۆر عەقڵی سەیرەکاتێ دوای ئەو شێخە ئاڵتووناکەی هیچی دەگیر نابێ بەڵام ئێمەشە زان لە هەمان پرۆسەیەین ئێمەشە خەریکی ئەمەین هەر خەریکی ڕاکردن و پارەپەیاکردن و خۆشویستنی پارەین و لە ئەخیریشا وەکو ئەو پیاوە دەست بەتاڵ بە مفلیسی لە دنیا دەرەچین بۆیە بەڕێزەکانم ئەم حەدیثە ئەم تەجدیدەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو تەشەتوتەیە کە ئینسان ئەیکات ئەم پەرتیەیە کە ئەبوو دەردایی فەرموو خوای گەورە وام لێ نەکەی دڵم پەرت بێ یانوو چۆن دڵە پەرتە بێ ئەی وەکۆی کە لە هەموو شوێنێکە پارەیەکم هەبێ لێ کۆمپانیایەکی داناوە لەوێ دوکانێکی هەیە لە ئەوروپا شەریکەیەکی کردوێتەوە لێرە مارکێتێکی هەیە لەولا باخێکی داناوە 4-5 عەقاری هەیە کۆمەڵی پارەی خەیانوە لە بانکە حسابی هەیە ئیتر سوبحانەڵڵا مێشکی ئاوە بەردەوام نازانێ بڵێ خوایە بەرز بێتەوە نزم بێتەوە کامەی پارە پەیاکە ئاوا پەرتە بێ ئەمە پێوتە تەشەتوتی قەلب نەک خۆی بۆ کۆ ناکرێتەوە دڵیشی بۆ کۆ نابێتەوە چونکە هەر یەکە ڕووی لە شوێنێکە هەر یەکە لە ئاراستەیەکایە هەر سەعاتۆ خەیاڵی لای دانەیەکیانە لەبەرەوە خۆی پێ کۆ نابێتەوە تاوەکو ئەمرێ وەکو ئەو کابرایە وایە کە بە خەیاڵی ئەو شێوە ئاڵتوونەوە ئەڕوا بەڵام لەو سەرەوە یانە کوژێ یان تیاچێ یان بەدەستی بەتاڵێتەوە بەڵێ وەکو ئەبوو دەدا ئەفەرمێت ئینسان تەشەتوتەکە کە ئەم تەشەتوتەی کرد دڵی پارە ئەبێ وەکو چۆن پارە جێ احتیمالە ناوی پارەش هەر لەم پارە بوونەوە هاتبێ
کا فەرمێ هەندێ بۆ پارە ئەبن بە پارە ئەم ساڵیش لایەن بەزمەکەی پارە بەڵێ هەندێ بۆ پارە ئەبن بە پارە سبحان الله کە فەرمێت يصبح الرجل فيها مؤمنا ويمسي كافرا پیغمبری خوا صلی الله عليه وسلم فەرمێ زەمەنێ دێ بەسەر خەڵکە خەڵک ئەو نەسەری لێ ئەشێوێ بەیانی مسلمانە ئێواری لێ هاتووە کافر بۆ شەو باش بوو باش خەوت بەڵام بەیانی لێ هات کافر بوو بەیانی لێ هاو باش بوو ئێواری لێ هاو کافر بوو فمن يبيع دينه بعرض من الدنيا قليل دینەکەی ئەفرۆشە بە پارەیەکی کەم وەرە لە فڵان شوێنە تەعینەکەین وەرە لە فڵان شوێنە سەوتمان بۆ بە ئەو سەفقەیەمان بۆ بەڕێکە ئا لەوانەیە لەگەڵمانە بە دینەکەی دۆڕان جا هەندێک خەڵک هەیە بەداخەوە لە عەقڵیەوە بەکێش ناکرێت لە وەرگیەوە بەکێشەکرێ ئەو نەتەینێ چیمان بۆکەیت ئەمە قوربەسەریە ئەمە مینەتیە کە ئەم کەسە نەک عەقڵی لاشەکەشی جسمەکەشی پەرپەرتەکا و پارە ئەبێ زۆر بەداخەوە ئەڵێم بۆیە بەڕێزەکانم ئینسان لە ژیانی خۆیان هەتاوەکو گەنجە هەتاوەکو بەدەمێەوە ماوە هەموو هەوڵ و ماندووبوونەکەی ئەوەیە کە چۆن پارە پیاکە دوایی پارەی دەستکە و اینجا سەحەتی ناخۆشە بێ و ناتوانێ بیخوا اینجا ئەوەی کە دەستی کەوتۆتەوە لە سەحەتی خۆیان داهێنێ کەواتە هەموو ژیانی بوو بەوەی کە چۆن پیایکە و چەند جارێکتر سەرفی کاتەوە ئاگای لەوە نییە کە ڕۆژێکە بێ ئەگاتە ئەم قۆناغا کەیتر ئەو ڕاکەڕاکەی لە گەنجیا کردی بۆ پارە لە پیرەکەیان پەگێکەوێت و ئەویش بە کەڵکی نایەت مناڵەکەشی ئەو نەجوان بۆ پارەیە پەروەردە نەکردووە کە ئەوانی بەدەمێەوە بچن بۆیە بەڕێزەکانم بابەتی پارەپەرستی نەخۆشیێکی زۆر کوشندەیە ئەگەر کاتی خۆشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو سەحابەیە وەکو نەزەری باسی کرد بێ بۆی کە لێی بترسن بەڵام بۆ ئێمە حەقیقەتێکی گەورەیە کە فەرمێت وإذا شويك فلن تقش ئەوەی کە ئەبێ بە عەبدی پارە خوایە ئەگەر دڕکێ بچێ بەدەستیا بۆی دەرنێت یعنی ئەگەر بینیمتانە کابرا خوا لە شتێک لە دەستمایە وەڵاهی ڕیشاڵێکی گۆش ئەچێتە دانێ و بۆی دەرنایە لێ بێ بە دێوەزمە مناڵێکی خێزانی سیارەکەی هیچی نایەتە ڕاستە ئەلە مامۆستا حەچیە گەکەم ژیانم نایەتە ڕاست خەرمە دوعاکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بە دوای دنیا و پارەیە چوو ئەمیش خێری لێ نەکرد و ئیسراحەتی لێ نەکرد بۆیە بەڕێزەکانم ئەگامان لەوە بێ کە پارە بۆ خزمەتی من و تۆ دروست کراوە عەبدێکی موتیعە ئەگەر بزانین بەکاری بێنین وا بکە وا بڕۆ ئەمەمان بۆ بکە ئەتوانیت نەک بۆ دنیا توانی بۆ قیامەتیش بەردەوامی کەیت بەڵام ئەگەر کردێ بە شۆخا و بە ئاغا بە سەرۆک بەسەر خۆتەوە ئەو کاتریژە باری دەرناچیت بارێکی قورسە بۆیە تەماع وەک ئاوی شۆری دەریایە تەماع وەک ئاوی شۆری دەریایە هەر ئەی خۆیتەوە و تەسەلات نایە کیسەی تەماع و مەعیدە هەردوو کە هەر چیت دەستکە و تێی ئاخنی زوو کیسەی تەماع و مەعیدە هەردوو کە هەر چیت دەستکە و تێی ئاخنی زوو ئەویان ئەدڕێ و ئەمیان ئەشێوێ جێگا نامێنێ شەوێ بۆ شێوێ ئەوەی قانعە بە وشک و بەتەڕ ناوینراوە شاهی بەحر و بەڕ ئەوەی قانعە بە وشک و بەتەڕ ناوینراوە شاهی بەحر و بەڕ وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه